لا تەوەری دۆمی بەیانی باش کوردستان تەوەرێکی تایبەتمان ئامادە کردووە و باز لە نهێنی کەسی سەرکەوتوو دەکەین. ئێمە دەپرسین ئاخۆ کەسی سەرکەوتوو پێویستە چۆن بێ و وا کەسایەتی خۆی بنیاد بنێ؟ ئایا کەسی سەرکەوتوو پێویستە چاوەڕێ بێت کە لە نێو خەڵکیدا خەڵک بە کەسێکی سەرکەوتوو بزانیان پێویستە لە کەسایەتی خۆیەوە دەست پێ بکات؟ بۆ گفتوگۆی زیاتر لەم بابەتە میوانداری خات و هەتاو هەمەوەندیمان کردووە کە ڕاهێنەری گەشەپێدانی مرۆییە. خات و هەتاو سڵاوت لەبێ و بەیانیت باش. دەمەوێت دەستپێک بۆ دەست پێ بکەم کە کەسایەتی مرۆڤ کەسایەتی خۆی چۆن بنیاد بنێت تاوەکو بێ بە کەسێکی سەرکەوتوو. سڵاو لە تۆش خاتونگیان، بەیانی تۆش پڕ لە وزەیەکی تەندروست و ژیانێکی خۆش. خات و هەتاو دەمەوێت دەستپێک بۆ دەست پێ بکەم ئایا کەسێکە بێوێ کەسێکی سەرکەوتوو بێت دەبێت سەرەتا چۆن لە کەسایەتی خۆیەوە دەست پێ بکە و کار لەسەر پیشەی کەسایەتی خۆی بکات؟ سەرەتا بۆ ئەوەی سەرکەوتوو بین لە ژیانمان ئەبێ زۆر شت هەیە بیکەین و زۆر شتیش هەیە دوورکەوینەوە لێی. سەرەتا بە ئێمە لەوە دەست پێ بکەین زۆر وشە هەیە لە ژیانمان ئەوە سیفاتەکانمان بۆ دروست دەکا پێویستە دوورکەوینەوە لێی. وەکو من نابێ بڵێم بۆ هیچ شتێک کاتی کە ئەزمەیەک لە ژیانم دروستە بێت، کاتی کە هەر شتێک ڕوبەڕوومە بێتەوە، کاتی کە ئەبینم سەغڵەتی لە دەورما ئەبێ نابێ بڵێم چونکم بۆ من لەو شوێنە لەو بازنەیە ئەهێلێتەوە لە نەفسی جێگا ناهێلێ هیچ بەرەو پێش بڕۆم. فبۆیە گرنگە زۆر لە مەرحەلەی بۆەوە دەرچین بۆ مەرحەلەی چۆن کەسە پێشکەوتووەکان دائیمەن بەکاری چۆن دێنن، چۆن من پێشکەوم، چۆن لەم ئەزمەیە دەرچم، چۆن خۆم دروستکەم. زۆر گرنگە چۆن بەکاربێنین. جگە لەوەش دائیمەن هەوڵە دەین دوورکەوینەوە لە هەرچی وزەی نەرێنی هەیە لە ژیانمان، یعنی چی شتێکی بزانین نێگەتفە لە ژیانمان ئەنەرجیەکەی نێگەتفە بێ لە سەرمان دوورەکەوینەوە لێی. یعنی وەکو ئەفکاری خۆمان جۆری بیرکردنەوەمان ناکرێ ئێمە فکرکەینەوە دایمەن بە شتی خراپ. وەک وتمان کاتێکە توش کێشەیەک دێن ناکرێ بڵین ئێمە تەواو ئێمە هەر شانسمان وایە، ئێمە هەر خواوا دروستمانی کردا وامان لێ دێ ئەچینە مەرحەلەیەکی تر لەوە قوڵتر ئەویش ناوی لەومکردنە. ناکرێ ئێمە لەومی خۆمان بکەین، لەومی کۆمەلگاکە بکەین، لەومی ئەوە بکەین بۆ ئێمە هاتینەتە دنیا ئێمە بێشانسین، لەومی هەموو شتێکین لە ژیانمان. بەعکسەوە بە پێچەوانەوە ئەبێ ئێمە هەوڵ بدەین دائیمەن کەسە سەرکەوتۆکان لەومی کەس ناکەن، لەومی کۆمەلگا ناکەن. و شتێکی سفەیەکی مشتەرەک هەیە لەبین کەسە سەرکەوتۆکان ئەگەر ملاحەزە بکەی هەمووی لە سفرۆ دەستیان پێکردا، هەمووی کە خۆیان دروست کردە هیچی بەچکە دەوڵەمەند نەبوونا، هەمووی لە ئەزماتەوە دروستیان پێکردا. یەکێ لەو کەسایەتیە هەرە ناسراوانە لە جیهاندا کە ئەنتۆنی ڕۆبنزە، ئەویش یەکێکە لە ڕاهێنەرە سەرکەوتۆکان کە لە بواری پەرەپێتانی مرۆیی ئیش دەکات کە چی دەڵێ کاتێک ژیانم دەستی پێکرد کە خۆمم ناسی و بڕوابوونم بە خۆم دروست کرد. کاتێککە بڕوان بە خۆم کرد بڕوابوون بە خۆمان زۆر گرنگە، وزەی ئەرێنی زۆر گرنگە. بەڵێ خاتون زۆر باشە. خاتو هەتاو هەندێک جار ئێمە ترس دەبینین لە تاکەکاندا کە هەندێک جار دەبێتە هۆکاری ئەوەی کە نەتوانین هەنگاوەکانمان بنین. بێگومان نەک تەنها بۆ سەرکەوتن هەموو هەنگاوێکی ژیان تەخت نییە، چاڵ و چۆڵی تایە، چەندین سەختی تایە، بەڵام هەندێک جار ترس لەو سەختیانەوە دەکات کە ئێمە هەنگاو نەنەین. دەتوانین بڵین ترس تا چەنێ ڕێگرە لە بەردەم سەرکەوتنی کەسێک، سەرکەوتنی تاکێک. بەڵێ زۆر ڕاستە. ترس شتێکی زۆر ئاساییە لە ناو ناخی هەموو کەسێکا ترسدا هەیە، لەبەرەوەی ترسمان هەیە وەک بڵین ئیجابیە، ترسمان هەیە سەلبیە. ترسە ئیجابیەکان کە من هەوڵ بدەم دایمەن پێشکەوم تاکوم لە جێ خۆم نەمینم، لەبەرەوەی منە ترسم ئەگەر لە جێ خۆم بمینم خۆت ئەزانی ئیسەجیهان ڕۆژانە بۆ پێشەوە ئەڕوا، ڕۆژانە هەنگاوی خەڵک بۆ هەنگاوە نابەرە و پێش. کاتێکە من
ئەم ترسا نەبێ لە ناخم معنای من لە جێ خۆمە مینم و هیچ پێش ناکەوم. بەڵام ترسی نێگەتیڤ چییە؟ ئەو ترسەیە کە تۆ دایمەن بترسی کە من هیچ ناکەم لەبەرەوەی دوای خەڵک چین پێڵێ، دوای خەڵک پێمەڵێ ئەمە کارەکانی ڕاست نییە بۆیە ئەکشێمەوە هیچ ناکەم و ژیانم کۆڕانکاری لێ ناکەم. ئەمە ترسێکی نێگەتیڤە. ترسیش وەک ئەوە وایە با لەسەر ترس شتێکتان بۆ باسکەم، وەک ئەوە وایە بەقەدەر دەنکە نۆکێکە لە ناومان خوا دروستی کردا بۆ ئەوەی بترسین کە چوینە مەسەلەن شوێنێک با بڵێن شێرێکمان بینی، ئەو شێرە کە دێبۆمان ئەگە ئێمە هەستی ترسمان نەبێ شێرەکە دێمان خوا ئەچین خۆمانەکەین بەناو دەمیا. بەڵام من کە ئەو ترسە بێنم لە جێگایەکی غەڵەت بەکاری بێنم کە بمبەستێتەوە، ئەوە من چیم کرد؟ بم هەستە غەڵەتانم ئەو ترسم گەورە کرد، خواردنمدا پێی ڕۆژانە لە مێشکم بە هەستە خاڵ هەڵەکانم کە بەوەی من نابێ دەرچمە دەرەوە، نابێ هیچ بکەم لەبەرەوەی خەڵک دوایی پێمەڵێ نا ئەمە سەرکەوتوو نییە. فئەم ترسانە کە من ئەوها خواردنی فکریم داپی گەورە ئەبێ لە دەنکێکی نۆکەوە ئەبێت تا وەک چۆنەڵێن دێوێک و قوتمەدا ئەم بەستێتەوە فهیچم پێ ناکرێ. فبۆیە دەبێ بزانین ئایا ترس هەموو هەنەوع ترسەکانمان خراپن؟ نەخێر، ترس هەیە ئیجابیە، بەڵام ترسیش حەدی خۆی هەیە و حەجمی خۆی هەیە. بەڵێ خات و هەتاو دەمەوێت باوردی باس لەوکەی لە قسەکانی پێشووتردا ئاماژە و باوزەی نێگەتیڤیدا تا چەند پێویستە تاکێک لە وزەی نێگەتیڤی ناوەوەی و ئەوانەی لە چواردەورین بۆ نمونە کەسێکی نێگەتیڤ لە چواردەورێتی وزەی نێگەتیڤ لەو کەسەوە وەردەگرێ تا چەند پێویستە تاکەکان خۆیان لەو کەسانە پارێزن و پاککەنەوە. وزەی نێگەتیڤ وزەی نەرێنی لە چیەوە دەست پێکە؟ یەکەم لە خۆمانەوە دەست پێکە. ئێمە ئەزانین ئەم گەردوونە ئەساسی وزەکان وزەی پۆزەتیڤە ئەرێنیە، بەڵام وزەی نەرێنی ئینسانەکان خۆیان دروستێکن. ئەگەر تۆ بێتن لە ئەساسا وزەی نەرێنی نییە، خوددا دنیای بە وزەی ئەرێنی دروست کردا، بە وزەی پۆزەتیڤ دروست کردا. بەڵام ئێمە دین لێرە خۆمان یەکەم لە ناخی خۆمانەوە با یەک شتێکشت پێ بڵێم ملاحەزەیە خاتونگیان. ئێمە وزە کەسەکانی کە وزەی نێگەتیڤیان هەیە ئێمە خۆمان سەحبێکەین بۆ خۆمان ڕایەکێشین بۆ خۆمان. یعنی ئەگەر تۆ ئەم کەونە ئەم گەردوونە هەڵە قبول ناکە، یعنی بۆ نمونە تۆ من ئەگەر عنوانێک بۆ خۆم دانم، تایتڵێک بۆ خۆم دانم، من دڵخۆشم، من سەرکەوتوم، من خۆم باشە ناسم، من کەسێکم شانزدارم بۆ لەبەرەوەی خوددا دروستمی کردا فکری پێم کردوتەوە و دلیل لەسەر ئەوەش من بەسمەی دەستم و بەسمەی چاوم جیاوازە لە هەر کەسێکی تر. معنای من ئینسانێکی جیاوازم، من ئینسانێکی سەرکەوتوم، من ئینسانێکی بەهێزم. ئێمە لە ئەسڵدا بەهێزین، لاوازی ئەسڵ نییە لە ناومان. فدەبێ هەموو کەسێ ئەم شتە بزانێ هیچ کەسێ نییە لاواز بێت. ئەو هەستانە کە من لە ناخم دروستی بکەم کە من شانسم نییە، من هەر ئەزمەیە بەسرم بێ، من هەروام من ناتوانم هیچ بکەم، من پێم ناکرێ، من نازانم. ئەم وشانە هەمووی وزەی نەرێنی دروستەکە و ئاگامان لە خۆمان نییە. کەواتە وزەیەکی ڕژ لە دەورت دروستە بێ کە با بڵین لە دەوری ئۆڕات ئەوە وات لێکە کەسانێک دێنە ژیانتەوە نێگەتیڤن. کەواتە خەتای خۆمانە. ئەگەر ئێمە لە ناخمانەوە ئەڵێ دنیا لە ناخی خۆتە گۆڕێ، ئەگەر من لە ناخی خۆم و هەوڵ بدەم و خۆم بگۆڕم و دایمەن ئاکتیڤ بم و کارزمایە بۆ خۆم دروستکەم کە من نەخێر لە ئەزمەوە دروستە بم. ماکدۆناڵد چەنەها ساڵ هەوڵیدا وەسفاتی خواردنی دروست کرد حتا ئیمڕۆ گەیشتە ئەم براندا جیهانیە. کەواتە من ناکرێ دانیشم و بڵێم یەڵا دێتە بندەسم، نە، من لە خۆمەوە دەست پێکەم، من بەتوانام، من توانایەکم هەیە سنووری نییە. کەواتە من دڵخۆشە بم لەبەرەوەی خوددا بە تەفاعول دروستمی کردا. ئەگەر گەیشتمە ئەو ئاستە ئەنجا سەیری دەرەوە مەکەم. کەسە نێگەتیڤەکان چۆ دووریان کەمەوە لە خۆم. یەکەم ئێمە لەگەڵ ئەوە نین مقاتعی هیچ ئینسانێ بکەین، چکم هەتا لە شەرعەکەمانیشە خوددا ڕێمان پێ نادا، بەڵام بۆمان هەیە لە ئاستی خێزاندا من ناتوانم مقاتعی کەسکەم، بەڵام ئەتوانم ئەگەر ئەو کەسانەی وزەیان نەرێنیە کەمێ خۆم دوور خەمەوە لێیان یان کۆنتاکتم لەگەڵیان کەمەوەکەم. باشە یەکێ دێ پێمەڵێ مامۆستا هەتاو تۆ
قسەی کتێبمان بۆکەی من دایکم وزەی نەرێنی هەیە ڕێزم هەیە لێرەوە بۆ هەموو دایکەکان چاویان ماچەکەم دایکم وزەی نەرێنی هەیە چۆن من دوورکەومەوە لە دایکم ئەکرێ دوورکەومەوە لە دایکم پێتەڵێم نەخێر ناکرێ بەڵام ڕێگامان هەیە بەکاری بێنین بۆ ئەوەی دایکمان و خۆمانیش لەو وزە نەرێنیانە دەرکەین دیسان دێ پێمەڵێ مامۆستا هەتاو معقولە من بە دایکم بڵێم تۆ وزەت نەرێنیە و طریقەی تعاملت لەگەڵم بگۆڕە پێتەڵێم ناکرێوا لەگەڵ دایکەکانمان قسەکەی ڕێزیان هەیە و احترامیان هەیە بەڵام ئەتوانین بە شێوازێکی زۆر جوان دایکت دێتە ژوورەوە من بێزارم لە ژیانم من هەر خەریکی ئیشم من سەقڵەتم فڵان قەدرم لێکە کاتێککە دێ لەگە تۆ دانیشێ تۆ ئەبێ لەم کاتە چی بکەیت چکم ئەوە وە کەسێکی تر نییە من بتوانم دوورەوە کۆملی یەکسەر ئەتوانم من وزەی جێگاکە و وزەی دایکشم بگۆڕم بە وزەیەکی ئەرێنی چۆن دایە بە فکرت دێ فلان ڕۆژ خواردنێکی زۆر خۆشت کرد بە فکرت دێ چۆن پێکەناین بە فکرت دێ ئەو شتە جوانت بۆ من دروست کرد بە فکرت دێ کاتێ من مناڵ بووم سیرەکەی دایکەکە یەکسەر دەچەکاتە پێخەنین و کامل هەستیەکانی گۆڕێ و ابتیسامە لە دەمچاوی دروستە بێت من لێرە توانیم وزەی دایک و وزەی ماڵەکەم و وزەی خۆشم بگۆڕم ئەوە بەنسبەت کەسە نزیکەکان یعنی تۆ ببیتە عاملێکی مساعد بۆ ئەوەی هەر کەسێ لە دەوروبەرت کە ناتوانی دوورکەویتەوە لێیان وزەیان بگۆڕی نەک تۆش بچەقی لەو بازنەیە کە وزەی پڕ لە وزەی خراپ و هەستی ڕەشە وەکو برادر دایمەن ئێمە ئەڵێن کەسە سەرکەوتۆکان کەمترین شت ئەبێ 5 برادریان هەبێ 5 برادەرەکە هێکێتر دێ پێمەڵێ مامۆستا هەتاو تۆ بە خەیاڵ قساکەی من لە چۆ 5 برادری ئاکتیڤ بێن و سەرکەوتوو بن و دڵخۆش بن و پێتان ئەڵێم شرد نییە ئەو 5 برادرە کەسێکی حەقیقی بن ڕاستی بن من بۆم هەیە یەک لەو برادرانە یعنی ئیستا بۆ نمونە من خۆم لەوەیە 100 برادر بەبانەوەم هەیە برادری ئاکتیڤ سەرکەوتوو هەمووشی کەسی حەقیقی نین یەکێکیان لەوەیە یوتیوبەرێکە من متابعەیەکەم فێرمەکە چۆن سەرکەوتوو بم لە ژیانم یەکێتریان کتێبێکە دووسێ کتێب برادرم هەیە ڕۆژانە ڕاپەڕەیەکی لێ بخێنم بۆ من زۆر باشە بەڵام تێبگەم لێ نەک بەس بیخێنمەوە دوانیان برادری حەقیقین لە ژیانم موجودن سەرەکەی سەرکەوتون و وزەی خۆشم ئەدەنێ یەکێتریان پیجێکی فەیسبووکە مشتی باشی لێ فێرە بم ئەمە هەمووی برادرن کە ئێمە ئەڵێن تۆ کەمترین شت ئەبێ 5 برادرت هەبێ زیاتر بێ دەها باشترە فبۆت هەیە یعنی تۆ شەرنی هەر کەس بێت بۆم هەیە من وەکوتم پیجێک بێ مهم شتی باشم لێ فێر بێ چکم سعاتەکان بۆ من گرنگە ئینسانی سەرکەوتوو سعات لە لای زۆر بەقیمەتە یعنی من لە باتی ئەوەی خەریکی هەڵدانەوەی فەیس بووم هەروە سێرکەم ناهێلم من بەرێتە ڕێوە من فەیسە بەمە ڕێوە زۆر چاکە خاتوو هەتا بڵێ ئێمە باسی ڕێگرەکانی بەردەم سەرکەوتنمان کرد بەڵام با بزانین سەرکەوتن خۆی چییە چی شتێک لە تاکێکدا کاتێک تاکێک بە شتێک دەکا پێی دەوترێت سەرکەوتن ینی ئەو خەون و خەیاڵی کە لە مێشکی ئێمەدا هەیە سەرکەوتنی ئێمە دیاری دەکات یاخود کۆمەڵگە و دەوروبەری ئێمە سەرکەوتنی ئێمە دیاریەکەن چۆن بەڵێ ڕاستەکەی چۆن دەوری هەیە و تەسیریشی زۆرە بۆ نمونە ئێمە دەبێ وضوحی ڕوئیامان هەبێ یعنی بینینەکانمان لە مێشکمان زۆر وازح بێ بۆ شتەکان یعنی لەگە خۆمانە خۆمان بناسین یعنی واتە چۆن من کە ئەمەیە دەست پێ بکەم بە سەرکەوتن یەکەم شت ئەوەیە وەک گوتم کۆمەڵێ شت هەیە فڕیدەم لە ژیانم بۆچی و ناتوانم ئەم شتانە هەمووی دوورەکەومۆلی دووەم شت ئەبێ من بزانم چیمەوێ دایمەن من گەنجەکان کە کاتی محازەراتیانە دەینێ پێیان شتێ دایمەن تەرکیزەکەمە سەری ئەڵێم بۆ ئەوەی خۆت دروستکەی ئەم ئیشانەی ئیستائیکەی بەڕێگای دانە بەڕێگای دانا بە ئەساسی دامەنە یعنی کە تو کاتێ دێتن تۆ لە لای پیاوێ ئیشەکەی مەسەلەن با بڵین لە کۆفی شۆفێک ئیشەکەیتن ڕۆژانە بە مەبلەغێکی کەم ئەمە نابێ ببێتە هەموو هەدەفت ئەمە ڕێگایەکە بۆ هەدەفەکانت
کەواتە من دەبێ خۆم بناسم ئەبێ بزانم چی مەوێت وازەح بم لەگەڵ خۆم وەک وتمان دووەم شتیش ئیمان خدا کە جارێ بە منەڵێتن ئیمانت بە من هەبێ ئیمان بەشی زۆرە ئیمان هەر ئەوە نییە من ئیمانم بە خدا هەبێت دوای خدا مەفروزە ئیمانم بەم کەونە هەبێت لەبەرەوەی ئەم کەونە یەکێکە لە هەرە مەخلوقاتی خدا کە زۆر بە جوانی دروستی کردە ئەویش چۆنە کەونەڵێ من جوندێکم لە جنودی خوا ئیشی تۆ بمەڕێوە چۆن یعنی چیت فکر کردەوە من ئەوە بەتوەدەم یعنی بۆ نمونە من کاتێکە سواری تاکسیە بم ئەم گەیەنێ بۆ شوێنێ من ئەگەر عنوانەکەی نەدەمێ نامگەیەنێ ئەوە معنای من نەمزانی چیمەوێ کاتێ کە عنوانێکی خراپی دەمێ بڵم بم بە بۆ شوێنێکی خراپ ئەم با بۆ شوێنێکی خراپ حەقینیە تاکسێکە کاتێکی شکە پێڵم بم بە بۆ مرکزێکی سەقافی من تۆڕێکم هەیە نفسی شت ئەم با بۆ ئەوێ یعنی من خۆم تەحدیدێکم بۆ چۆ ئەڕۆم ڕێگاکەم چۆیە هەمان کات گردون و کەون کاتێ خوا زۆر عادلە ئەبێ هەموو کەسەکان ئەوە بزانن کاتێ تو خۆت فکرکردنەوەت چۆنە گردون ئەو فکرکردنەوەت ئەداتێ کەسانێک دێن بەمڵێن مامۆستا ئێمە ڕۆژانە ئەڵێنەوە ئێمە حەزمان لە تەتەوڕە ئێمە حەزمان لێ خۆمان دروستکەین ئێمە حەزمان لە سەرکەوتنە بەڵام کووە گردون هە جۆشمان لێ ڕناگرێ گردون قسە وەرناگرێ گردون وزەت وەرەگرێ یعنی گردون هەستێکی زۆر پاک و تایبەتی هەیە بە هەست ئەجوولێتەوە بە وزە ئەجوولێتەوە بە قسە ناجوولێتەوە چۆن یعنی من کە مەسەلەن یەکێک بە یەکێکەڵێ من خۆشتمەوێ بەڵام لە دڵێەوە ڕق هەیە گردون هەستی ڕقەکە ئەبا هەستی قسەکە نابا یعنی لەفزەکە نابا کە ئەو کەساڵێ خۆشتمەیە گردون زۆر لەگەڵمان بە پاکی و بە ڕاستی ئەجوولێت بۆیە لە خۆتەوە دەست پێکە من ئەبێ بزانم چیمەوێ ئەبێ بزانم ڕێگاکەم چییە کاتێکیش کە یەکێکیش لە ئەسراری سەرکەوتن و نهێنیەکانی سەرکەوتنی کەسە سەرکەوتۆکان کاتێک کە محاولە زۆرەکە ئەیکات و فەشەل دێنێ دیسان هەوڵەداتەوە کۆڵ نادا ئەوە یەکێکە لە ئەسراری کەسە سەرکەوتۆکان یەکێتر لە ئەسراری کەسە سەرکەوتۆکان کاتی کە ئەزمەیەکی بۆ دروستە بێ سیرەکەی لە خۆی و لە خودداش شتێک داواکە ئەویش ئەڵێ دوای ئەم ئەزمەیە دیارەکەم چییە یعنی ئەمە یەکێکە لە فەرقە گەورەکان بینی کەسی سەرکەوتو و کەسی نەسەرکەوتو ئەوەش ئەوەیە کەسی کە سەرکەوتووە دایمەن ئەزمەیە بەسەریدی هەمومان ئەزەمات بەسەرمان دێ ژیانیش وا ئاسان نییە سیرەکەیت ئەڵێ دوای ئەم ئەزمەیە چیم پێکرێ چه هەدیەیەک چاوەڕێمەکات چ دیارەیە لە ڕێمە بەڵام ئەوەی نەسەرکەوتووە ئەڵێت تەواو من واز دێنم من هیچم پێ ناکرێ خاتووە تاو کەسی سەرکەوتو پێویستی بە چییە ئاتن لە نێو کۆمەلگای خۆمانەوە باوە دەڵێن کەسی سەرکەوتو پێویستی با بڕوانامەیەکی باشە گەشت بێتە قۆناغێکی باشی خوێندن ئایا بڕوانامە کەسێتی سەرکەوتو دیاری دەکات؟ لێرە باسی کەوتینە ناو باسی جانبی سەقافی و جانبی شەهادە جانبی علمی ئەو دوو جانبە حەزەکەم لێرەوە بڵێم زۆر دوورن لە یەک ڕاستە بە پێکەوە زۆر شتێکی جوان دروست دەکەن بەڵام لە ڕاستیدا دوورن لە یەک سەقافەت ئەوە پێوترێت تعلیمی ذاتی یعنی من چۆن خۆم دروستکەم یعنی مەسەلەن ڕۆژانە لە باتی وەک گوتم مصاحبەی 5 کەسی خراپ بکەم و وزەیان نەرێنی بێ ئەچم 5 کتێبە خێنمەوە لێ شتی تازە فێرە بم سەیری شتی باشەکەم کە ڕۆژانە وەک گوتمان دنیا ناوەستێ هەر پێشکەوتن بەردەوامە و لە ئیستەش عەسری تەکنەلۆجیای پێشکەوتن زۆر بەسەریعی ئەڕواتە ڕێوە فمن ئەگە فریای خۆم نەکەوم لە دوا ئەمینم ئەوە سەقافەتی با بڵێن شەخصیە جانبی علمی ئەوە با بڵێن ئەکادیمی ئەوە هەر ئینسانێک بە پێی توانای بەس ئەو دوو شتە دوورن لە یەک یعنی من خۆشە بۆنە ماستەر تەواوکەم و دکتۆرا تەواوکەم و با بڵێن ئامادەی تێپەڕکەم و ئەمانە هەمووی خۆشن بەڵام بەبێ جانبی سەقافی ئەو ئینسانە ناتوانێت حتا جانبی ئەکادیمیەکەی بەرێتە ڕێرە بۆ نمونە ڕێزمان هەیە بۆ هەموو دکتۆرە جامعیەکان دکتۆرێکی جامعیمان هەیە سەیرەکەیتن ماستەری هەیە با بڵێن دکتۆر نییە ماستەری هەیە
تەلەبەکانی زۆر ڕێزی لێگرن زۆریش حسابی بۆکەن کە ئەچنە ناو محازەرەوەی کامل هەستەکانیان ێدەنێ لەبەر ئەوەی توانیوێتی کۆنتاکتێکی بەقوت لەگەڵ تەلەبەکانی بکە ئەویش لە چێوە دێ لە جانبی سەقافیەوە دێ خۆی ڕاهێنانووە کە چۆن من محازەرە تەقدیم کەم هەر ئەوە نییە بڕۆم علمەکە بێن متەواو کاتێکە سەیرەکەی ئەوەی تر لە بەرامبەر دکتۆرە و پرۆڤیشی هەیە ڕێزم هەیە بۆ هەمویان سەیرەکەی کە لە کاتێک دێ دانیشێ محازەرە تەقدیمەکە سەیرەکەی تەلەبەکان حەز ناکەن دەرەچن محازەرەکە بەجێ دێڵن بۆ فعلا ئەم دکتۆرە جانبی ئەکادیمیەکەی زۆر بەقوەتە جانبی علمەکەی بەڵام خۆی فێر نەکردە کە فێرکردنیەکی ذاتی چۆن من ئەوەی هەمە لە ناخم لە علم بیگەێنم بۆی بەرامبەر فە زۆر گرنگە بۆ ئەوەی تۆ سەرکەوی ئەبێ ئەم دووڕێیە هەردووکی بەسەر بەریت زۆر باشە لە قسەکانتدا خاتوەتە تۆ باسی ئەوەت کرد کاتێک کەسێکی نزیکی ئێمە نەرێنیە بۆ نمونە دایکمان باوکمان کەسێکی نزیکمان نەرێنیە چۆن خۆمانی لێ ڕزگار بکەین یاخۆ چۆن وزە نەرێنێکە بۆ ئەرێنێت کۆڕین بەڵام من دەمەوێت پرسیاری ئەمە بکەم هەندێک جار کەسە نزیکەکانمان ڕێگری هەنگاوەکانی ئەمەن هەندێک جار دەبینین کە باوکان ڕێگری لە کچەکانیان دەکەن لە کوڕەکانیان دەکەن بۆی هەنگاوێک بنێن کە خوازیاری دڵی ئەوانە کە خەونی ئەوانە هەندێک جار دەبینین مام خاڵ برا دەبن بە ڕێگر لە بەردەم هەنگاوەکانی ئەمەدا لێرە تاک چۆن مامەڵە بکات چۆن خۆی لەو ڕێگریە ڕزگار بکات و بتوانێت بگات بە خەونەکەی ڕاستە بۆ ئەوە ئێمە وتمان ئەگەر کەسەکان لەگەڵمان نەرێنی بوون ئەیان گۆڕین بۆ ئەرێنی یەکەم ڕێگا چییە مەسەلەن من ئەلێرەوە شتێک خۆشتانە دەمێ وەک چۆنەڵێن تەریقەیەکە ئینسان بەکاری بێنێ ئەتوانێت دەوروبەرەکەی بگۆڕێ ئەویش چییە ئێمە لە هینی تەنمیە پێڵێن تەلقین و تکرار یعنی تکرارکردنەوە و وتنەوەی ئەو نەوعە جۆرە قسانە وا لەوەی بەرامبەرەکە بگۆڕێ بەبێەوەی هەز بەخۆی کە ئەویش چۆن مەسەلەن من دێم کاتی ئەوەی بەرامبەرم توڕوتوندا عصبیە من ئەمەوێ من کچێکم ئەمەوێ خەونەکانم بەدەست بێنم باوکم ڕێگرمە براکەم ڕێگرمە براکەم تەبیعەتی توڕوتوندا من ڕۆژانە لە باتی ئەوەی بڵێم بۆ ئێوە وا توڕوتوندن بۆ ناهێلن من خەونەکانم بەدەست بێنم ئەگەر خوێندنە ئەگەر هەرچ بوارێکە لە ژیان دێم بە ڕێگایەکی تر قسەی لەگەڵەکەم نا من هەستەکەم براگیانەکەم تۆ باش بوویتە من هەستەکەم تۆ نەرمونیان بوویتە لەگەڵم من هەستەکەم تۆ پشتمی بۆ سەرکەوتن یعنی کاتێ دێی تو لێرە کە قسەکانە گۆڕی ئێمە ئەڵێن چی عەقڵی بێ ئاگامان هەیە عەقڵی بێ ئاگا چی قسەیەکی پێ بڵێ وەرێگرێک دوای فترێ بێتە تەبیعەت لەناو ئەو کەسە فەسەیرەکەی زۆریش تەجروبەمان کردە لەگەڵ ئەو خاتونانەی دێنە لامان کە فێریانەکەین دوای چەرمانگێ سەیرەکەی ئەو کەسەی کە لەگەڵیانە ژێت و توڕوتوندا بەم شێوازە ئەی گۆڕنە سەر تەبیعەتێکی زۆر خۆش و فعلەنیش زۆر یعنی طریقەیەکی باش و بەهێزە بۆ گۆڕینی کەسە توڕوتوندەکان ڕۆژانە پێی بڵێ نا تۆ زۆر کپی تۆ زۆر هادی هەستەکەم گۆڕاوی ئەو کەسە خۆشی دوای چەند فترەیەکی کەم سەیرەکەی هەست بە گۆڕانکاریەکە لەبەرەوەی یعنی وەک چۆنەڵێن هەستی بەو قسانە کرد تەسیری لێ کرد لە عەقڵی لە ئاگای ئەمە یەکێ لە ڕێگاکانە یەکێ تریش هەر ئینسانی ئێستا ئێمە ئیمڕۆ عەسری ئینتەرنێتە تۆ لە ناو ماڵەکەت دانیشتوویتە ئینتەرنێت جیهان لە بن دەستە من لێرەوە ئەڵێم هەرچی ئافرەتێک هەرچی کەسێ ڕێگری هەیە بۆ سەرکەوتن ئەتوانێت لە ناو ماڵەکەی خۆیەوە خۆی دروستکات خۆی دروستکە هەتا ڕۆژێک دێ هەر دەرفەتێکی بۆ ڕێکەکەوێت خۆی دروستکە و بگاتە ئەو خەونەی هەیەی من وەکوتم کۆمەڵێ پیجم هەیە کۆمەڵێ ئەپلیکیشنم هەیە ئەتوانم بەکاری بێنم و سوودی لێ وەرگرم بەڕاستی ناکرێت تۆ هەر بتەوێت سەرکەی بڕۆی لە دەرەوە بگەڕێی جاروا هەیە ئێمە وەک گوتمان ئەو ئایفۆنەی دەستم ئەو مۆبایلەی دەستم بۆی هەیە بمگەێنێتە لووتکە لە باتی ئەوەی خەریک شتی فلان کەس چی کرد و فلان کەس ڕۆی بۆ چۆ ئەوە کێشەی من نییە من ئەبێ فکرکەمەوە یەک سەعاتێ بۆ من زۆرە ئێمە لە هینمانە ئەڵێن سەعاتی ئیفترازیمان هەیە و سەعاتی ڕاستیمان هەیە سەعاتە ڕاستیەکان ئەڕوا لە خۆیەوە بەڵام سەعاتە ئیفترازیەکان ئەوەیە کە خۆت دروستێکەی کە خۆت
سوودی لێبینی فزۆر گرنگە ئەو کەسانەی کە دانیشن ئەڵێ من ماڵەوە نایلێ باوەڕبوونیان بە خۆیان لاوازە من ئەگەر بمێ بە شتێ بگەم وەک گوتم ئەمڕۆ لە ناو ماڵەکەم ئەتوانم خۆم دروستکەم زۆر ئاسانە و زۆریش مەجالاتمان بۆ کراوەتەوە. تاکێک بۆ ئەوەی بێوێ خۆی دروست بکات و کەسایەتی خۆی دروست بکات تا چەند گرنگە گەشتبین بێت بەرامبەر بە ئاست و وزە و توانای خۆی و قسەی چواردەور کار نەکاتە سەر کەمبوونەوەی کارامەیی و پێشکەوتنی و کەسە. بەڵێ قسەکە زۆر جوانە. ئێمە بۆ ئەوەی بڕوا بوونمان بە خۆمان دروست بێت وەک وتمان ئیمان هەر ئەوە نییە من ئیمانم بە خوددا هەبێ ئێبێ ئیمانم بەم دنیای هەبێ کە تێژێم دوای ئیمانم بە خۆم ئیمانم بە خۆم زۆر گرنگە. یەک شت لەوانش کە من دەبێت دایمەن فکری لێکەمەوە بۆ ئەوەی خۆم دروستکەم ئێمە کە خوا دروستمانی کردا تەنانەت بەرامبەر بە خۆی ئێمە زەعیفی تەنانەت لاوازبوونی ئینسان حەقیقەتی نییە یعنی ئێمە لە ئەساسا ئێمە بەقوەتین ئێمە بەهێزین خوا بەهێز دروستمانی کردا یعنی ئێمە خوا بڵێم یەکێ لەو جەوهرانەی هەمانە عەقڵە يعني من كعقلم هي من مكرم بعقل يعني ولقد كرمنا بني آدم بشي تكريم كراوين بعقل بإيمان ببروابون فهر إنسانة أبي بزانت نية إنساني لاواز نية إما فكرة كان من هموية كبلام هي خوي درستك هي نا خوي بعكسه بيتشوانا وخوي درستك بالشوازيكي زور وقت شلون حكمي لسر خويك كمن ناتوانم من بيهزم من تواو هولم دا هولكاني خوم برد هولدان با اوشتج بزانين بو اوي خوم دروسكم هولدان وسطاني نية يعني چنية هولدي هشتان كما إيه مش بحركة وجوانين إيه ما بهولدان جوانين زۆر سپاس بۆ خاتون هەتا و هەمەوەندی ڕاهێنەری گەشەپێدانی مەدەنی سپاس کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە کەرکووکە و لەگەڵماندا ئامادە بووی. سپاس بۆ تۆ خاتوەتاو. سپاس بۆ ئێوەش سپاس بۆ ئێوەش سەرکەوتوو بن زۆر خۆشحاڵم لەگەڵتان بوو. ئێمەش خۆشحاڵین. سپاس خۆشەویستان بەیان باش کوردستان